شێک لەو خەباتەی گەلی کورد لە هەموو پارچەکان دەزانین و پشتگیری و هاوکاری خۆمان بە وتە و بەکردەوە دەردەبڕین بەبێ ئەوەش کە دەست لە کاروباری هیچ پارچەیەکی کوردستان وەربدەین ئیرادە و ویستیان پێشێلکەین و خۆمان بەسەریاندا بسەپێنین. بەڵام کە باسی کوردستانی ڕۆژهەڵات یعنی مەیدانی سەرەکی کار و خەباتی ئێمەمانانی کۆمەڵە دێتە گۆڕێ، جێی خۆیەتی کەوە بیر هەموانی بهێنینەوە کە کورد لە ئێران لە خراپترین بارودۆخی ئابووری و سیاسی و فەرهەنگیدا بەسەر دەبات. لەم ڕۆژانەدا یادی 36 ساڵەی شۆڕشی گەلانی ئێران کە بەداخەوە و بەبێ ویستی گەلی کورد بوو بەهۆی هاتنە سەرکاری ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران کرایەوە. ئەم 36 ساڵە بە حەق لە ڕەشترین و نەهامەتبارترین سەر لە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران تا ئێستا ساڵانە لەلایەن ڕێکخراوە مەدەنیەکان و ڕێکخراوەی نەتەوە یەکگرتوەکانەوە سەدان سکاڵا سەبارەت بە پێشێلکردنی مافی مرۆڤ لە ئێران تۆمار دەکرێت. هەر لەو پەیوەندیەدا هاوکات لەگەڵ 28مین دانیشتنی شورای مافی مرۆڤ لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان 36 ڕێکخراوەی مەدەنی پارێزەری مافی مرۆڤ با بڵاوکردنەوەی نامەیەک لە وڵاتانی ئەندامی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان داوایان کرد تا بە درێژکردنەوەی مەئموریەتی هەواڵنێری تایبەتی مافی مرۆڤ سەبارەت بە ئێران دەنگ بدەن. ئەو نامە کە بە بەشداری نوێنەرانی ڕێکخراوەکانی پارێزەری مافی مرۆڤ بەتایبەت لێبوردنی نێونەتەوەیی چاودێری مافی مرۆڤ و شیرینی عیبادی ئیمزاکراوە داوایان لە ئەنجومەنی ئاسایش کردووە کە ڕابردووی ئێران لەبەرچاو بگرێت. ئەحمەد شەهید هەواڵنێری تایبەتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان لە کاروباری مافی مرۆڤی ئێران ڕاگەیاندووە ئێران یاساکانی پێشێلکاری ئازادی لا ببات و ڕۆژنامەوانانی زیندانی ئازاد بکات. راپۆرتی هاوکارم لەم بارەیەوە. ئەحمەد شەهید هەواڵنێری تایبەتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان لە کاروباری مافی مرۆڤ لە ئێران ڕاگەیاندووە ئێران یاساکانی پێشێلکاری ئازادی لا ببات و ڕۆژنامەوانانی زیندانی ئازاد بکات لەگەڵ پەرەسەندنی ڕێژەی ڕۆژنامەوانی زیندانی و داخران و لە کاروەستانەوەی زۆربەی ڕۆژنامە و گوڤارەکان و هەروەها دانانی یاسای پێشێلکاری هەموو جۆرە ئازادیەکی ڕادەربڕین. ئەحمەد شەهید هەواڵنێری تایبەتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان سەبارەت بە مافی مرۆڤ لە ئێران داوای لە ڕژیمی کۆماری ئیسلامی کرد تا ئەو یاسا پێشێلکارانەی ئازادی ڕادەربڕین و بەرتەسکردنەوەی دەنگی میدیاکان لا ببات و ڕۆژنامەوانانی زیندانی ئازاد بکات و بەناردنی پارازیت و بەستنی ماڵپەڕەکان کۆتایی پێبێنێت. هەواڵنێری ڕۆیتێرز ڕۆژی پێنجشەممە 21 ڕەشەمە ڕایگەیاند کە ئەحمەد شەهید لە راپۆرتی ساڵانە لەسەر داوای هێزە عێراقیەکان و هێزی پێشمەرگە بووە لە چوارچێوەی هاوپەیمانی نێونەتەوەی حکوومەتی بێلژیک تیمێکی سەربازی بۆ مەشق پێکردنی هێزە ئەمنیەکان ڕەوانەی عێراق کردووە کە 35 سەرباز لەخۆ دەگرێت و کاریان تەنها مەشق پێکردنی هێزە ئەمنیەتەکانی عێراق و بە هیچ شێوەیەک بەشداری ڕوبەڕووبوونەوەکانی نێوان چەکدارانی داعش و هێزە ئەمنیەتەکانی عێراق ناکەن. لە درێژەی گیان لە دەستدانی زیاتر لە سەدان پەنابەر لە دەریای مەدیتەرانە ڕۆژی دووشەممە سیوەیەکی خاکەلەوە بەرپرسانی باڵای یەکێتی ئەوروپا ڕایگەیاند کە لەبیر ڕێگا چارەیەکدان بۆ ئەوەی پەنابەرانەی کە دەیانهەوێت خۆیان بگەێنە سنوورەکانی ئەوروپا. راپۆرتێک لەم بارەیەوە. لە درێژەی گیان لە دەستدانی زیاتر لە سەدان پەنابەر لە دەریای مەدیتەرانە ڕۆژی دووشەممە سیویەکی خاکەلێوە بەرپرسانی باڵای یەکێتی ئەوروپا لەبیر ڕێگە چارەیەکدا بوون بۆ ئەوەی ئەو پەنابەرانەی کە دەیان هەوێ خۆیان بگەێنە سنوورەکانی ئەوروپا. تەنیا 4 ڕۆژ دوای خنکاندنی زیاتر لە 900 پەنابەر لە دەریای مەدیتەرانە ڕۆژی پێنجشەممە 3 گوڵان بەرپرسی باڵای یەکێتی ئەوروپا لە دانیشتنێکدا لە بروکسل ڕێکەوتن بە ناردنی فڕۆکە و کەشتی بۆ ڕزگارکردنی پەنابەران لە دەریای مەدیتەرانە. لە دانیشتنی ڕۆژی پێنجشەممە وڵاتانی ئاڵمان و فەڕەنسا و بریتانیا بڕیاریاندا بە ناردنی 7 کەشتی و چەند وڵاتێکی دیکە بڕیاریان بە ناردنی فڕۆکە بۆ دەریای مەدیتەرانە داوە. هەروەها ئەندامانی یەکێتی ئەوروپا هەوڵیان لە زیادکردنی بودجەی گەشتزەنی لە دەریاکان داوە. بەپێی راپۆرتی هەواڵنێری ئیتالیا لە دەستپێکردنی ساڵی 2015 تا ئێستا زیاتر لە 2500 پەنابەر گیانیان لە دەریای مەدیتەرانە بۆ گەیشتن بە ئیتالیا لەدەستداوە و زیاتر لە 40,000 پەنابەر توانیویانە خۆیان بگێنن بە وڵاتی ئیتالیا.
دی پارێزەری داخوازیەکانی خەڵکی چەوساوە و داکۆکی کارێکی ڕاستەقینەی مافەنەتەوەییەکانی خەڵکی کوردستانە. مێژووی هێزی پێشمەرگەی کۆمەڵە پڕاوپڕە لە دەستکەوت و شانازی سەرجەم خەڵکی تێکۆشەری کوردستان شایەتی ئەم ڕاستیان. ئێوە بۆ خۆتان سیوێکی جۆزەدان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە چۆنە بینن؟ سەرەتا من پیرۆزبای سویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو دۆست و لایەن و پێشمەرگەکانی کۆمەڵە هەروەها زیندانیانی سیاسی بنەماڵەی سەربەرزی شەهیدان دەکەم. سویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ڕۆژی ئەو کوڕ و کسە گەنج و لاوانن کە لە هەموو چین و تۆژی کۆمەلگای کوردەواری لە چینی خوێندەوار لە خەڵکی زەحمەتکێشی کوردستان هاتنە ناو ڕیزەکانی پێشمەرگە بۆ خەبات بە دژی کۆنەپەرستی و نەدامەتگایی کۆماری ئیسلامی. ڕاستێکەش دەبێ ئەوە بڵێن کە مێژووی سویەکی جۆزەردان دەگەڕێتەوە بۆ ساڵڕۆگەڕی جان لە دەستدانی کاخانە مەعینی یەکەمین پێشمەرگەی کۆمەڵە. ڕۆژی سیویەکی جۆزەردان کە ناوزەت کراوە بە ناوی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە ڕاستیدا ئەمە خاوەنی مەفاهیم و چەمکێکی تایبەتیە بە پێشمەرگان. بەبوونەی سیوێکی جۆزەدان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە پیرۆزبایولیەکە. سپاس لە ئێوە و لە هەموو ستافی ڕۆژهەڵات تیوی و هەموو خەڵکی ئازادی خوازی کوردستان و بەتایبەت سەرجەم لاوان و گەنجانی کوردستان پیرۆز بێ و ڕۆژە. زۆر سپاس. ئەرکی لاوانی شۆڕژگەری کوردستان کە خوازیاری ئازادی و بەرابەری و ڕزگاری کوردستانن لەم سەردەمەدا چییە و ئەوان چۆن دەتوانن خزمەت بە کۆمەڵ و ڕێبازەکەی بکەن؟ دیارە لاوان هەر لە سەرهەڵدانی هەموو شۆڕشە کۆمەڵایەتیەکان لە سەرهەڵدانی هەموو شۆڕشەکان دەور و نەخشی تایبەتی و خۆیان بووە. ئەگەر چاوێ بە مێژوودا بخشێنینەوە هەر لە شۆڕشی فەرەنسەوە بگرا کە لاوان و خوێندکارانی چاوکراوە و بیرکراوەی ئەو کۆمەڵگای ئەو کاتی فەرەنسا دەور و نەخشی تایبەتیان بوو لە هەڵگرستانی و شۆڕشەدات و تاک بە تاکی شۆڕشەکان و خەباتەکانە کە لە سەرجەم کۆمەلگاکانی دنیادا ڕوویداوە لاوان دەور و نەخشێکی تایبەتی خۆیان بووە. پتە بوون هۆکارێکی دیکەی دەگەڕێتەوە بۆ پاڵپشتی و متمانەی بێسنووری کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش و چەوساوی کوردستان بۆ ئەم باسکە چەکدارەی خۆیان. ئەوان دەوری کارگەریان بوو لە سەرکەوتنی هێزی پێشمەرگە لە بەرامبەر داگیرکەراندا. مێژووی دەیان ساڵەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە پڕە لە بەرەنگاری و تاڵی و سەروەری و سەرکەوتن. بێگومان وەگەر هێزێکی نظامی دیکە جاری واش بووە لە مەیدانی شەڕ. سەرەتا ناوگەڕە بەنامەگە هیچتم جووری بوو کە زاقل جوور جوور وەرەولای خۆی بکەشیدی نێزانم تاڕفکەین وەگەردم یانە وەلێ کاری وە چ جووریە لە بارم ماڵیەوە گە چشتی لە تواسیمە ئەزیەتت کردیمان لە ناچاریەوە کۆمەکمان کردیدە یا لە بەشە ئاچیف هاتیمە کاسەتی تواسیمە مەسەڵەن تەسویری تواسیمە چ جووری لەگەردە بەشەی لەتر و بەشی ئیمەیش بەشە بەرنامەی هەناریش تەعامل کردیدە؟ لە ڕاستیدا بەرنامەی هەنار کە جەنابتان وەکو ئامادەکار و پێشکەشکاریشی بووی یەکی لەو ئامادەکار و پێشکەشکاران بووی کە ئینسانێکی زۆر نەرمونیان و قسە خۆشیشی نەگەوەی کە بڵێ میسە لە ڕوبەڕوویەکەین بۆیە زۆر جاریش تووڕەیە بی بەڵام تووڕەیەکەت کاتیە. ئەوەی ڕاستی بێ بەرنامەی هەنارێکی لەو بەرنامانە بوو کە لە بواری ماڵیەوە لە ما باقی بەرنامەکانی تر کەم خەرجتر بوو بۆیە هیچ کاتێ من لەگەڵ تۆ و لەگەڵ بەرنامەکە تا هیچ کێشەیەکم نەبووە و لە بواری ئاشیژۆ بۆ فیلمەوانەی کە تۆ پێویستت بووە هەر کاتێک بە هاوکاری یەک
توانیمانەوەی کە بۆ بەرنامەکە پێویست بوو بێت جێبەجێ بکەین و بخینە بەردەست و کەڵکی لێوەر کاک فوادی وە بەشە ماڵی ها لە ئێران وەردە کاک ئەیوب هیچ داواکارێک لە دیداشتینەتانەوە وە قسەدان دەکەیت زۆربەی داواکاریەکان کە ئێمە بوومان لە کاکسەباح بەڕاستی جێبەجێ کراوە بەڵام زۆر کاتیش کە بوجە لە بەردەستانە بووە بە شێوەیەکی ئاوا بە شۆخی یا بە تووڕە بوونە جوابی داوەتە بەڵام تووڕە بوونەکانی کاکسەباح هەمیشە کاتیم ڕاستی لە یەکچی منی بەڵێ بەڵێ بینەڕێ لە عزیزمان هەی جوورەکە لێرە قسە و باسی کردیمانان و کاروباری ڕەفیقیلوی دووسەی لە لێرە باسکەین لەسەری و دەرکەفێت مەسەڵەن کاک فوادە ڕانمونە بێجگەیە کە لە بەشە پەخشکارکەی لە بەشە هەواڵیش کارکە هەواڵە کوردی و کاک سەباح لە بەشە بێجگەیە کە مەسئولە بەشە ماڵیە و لە ئارشیڤش کارکەن وەلی پیجە ڕۆژەڵات تیڤی لە فەیسبووکیش وەڕێ و بن یە نیشان دێت یا کاک ئەیوب لە بەشێتی تر فعالیت و چالاکیکان لە سەردانە پەخشیشکەن یانە نیشان دێت کە جاروبار ئاماژەوەیەکەن کە توانایی ئینسان وەختی ئەرادە بکرێت بینەهایەتە لێرە دەرکەفێت کە تۆ تەمامە هەوڵ و تەلاشت دیێسە کە بینەرەیت و بیسەرەیلت یا مشتری و هەر شیوازی کە بوو ڕزایەتەن و دەستباری و زورمە کاتێلیش ئینسان موفق بوو لەگەردێکە و تەسویری لە بەشە ئارشیڤ ئامادە کردیمە کە کاک سەباح مەسئولە و بەشەسە تماشایکەیم و دوایەوە هایمە خدمەتی میوانەی لە عەزیزم
خب ڕۆژەڵات تیV و گشت بەشەی لێ و لە ساڵگەردەی لە دامەزریانە ڕۆژەڵات تیV هەمیشە تەقدیمدان کردینەوە تەسویرێک لەگەردە هاوکارەی زارتوێەوە لەو ڕۆژەی لە تایبەت و دامەزراندن تەقدیمەوە بێ وەلی ئی بەرنامەیشە هەوڵمانیە بی کە هاوکارەی لە عزیزمان بان و ئەگە قسەیەک هەست و هەر جۆرە قەدردانەیەکیش لەلایەنە بەرنامەی هەنار و لەلایەنە خۆمە جۆرە ئامادەکاری بەرنامە بایمە خدمەتان و یەکەم مۆزوعەکە بیشترەک وای بکەین. کاک ئەیوب کارە مۆنتاژی وە لەگەردە ئی بەشەی لەکە ئەلان هەن یعنی هەرکەم لی دووسێلەکە لێرە هەن ئیوە چجوری توێنین گریە بین ئایا هەرچەند ئاماژەیش وە پێ کردی وەتی مەسەڵەن جاروبار مشکل هەست تەبیعیشە لە گشت کاری هەست وەلێ چجوری هەوڵدان یەسە کە بەڕاستیدا کەمترین هەد و استکاک و بەرخۆردێک ناخواستە هەروەک پێشتریش ئاماژەم پێکرێن ئیمکاناتمان کەمەوە هەمومان لێرە کەسانی حیزبین و سەر بە حیزبین لەبەرەوە تەوەقعی مادی و ئەوانەمان کەمە وەختێ بەرنمەیەک تێ کێشە و کەم و کوڕیەکی هەیە بەڕاستی هەمومان پێکەوە هەوڵین ئەو کێشە و کەم و کوڕیانە بە دڵسۆزی و بەکاری زیاتر و بە پشتەکار هەلی بکەین و بتوانین بەرنامەی باش پێشکەشکەن هەرچەند هەندێک جارێک ئینسان ئەگەر کارپیا کێشەی بۆ پێشتە هیوادارم بینەران خۆشەویست ڕۆژهەڵات تیV لە کێشەکانمان ببوورن. دەست باش بوو خۆ بینەری لە عزیز هەر لێرە لە دکتۆر بەرنامەکە تەماشا بکەین ڕای یەکەم جاریش کە میوەی هەنار لەناو بەرنامەکە حاضر کردیم وەلی کەمبوو ئیمکاناتیش لێرە دەرکەفیت کە میوەگان ممکنە لەناو بازاڕیوە حاضر نین هەڵی بگرین و خااتێکیشن شاق بردێ و تەرەکیاس دڵدا نەچوودە وەلی خودی کەمبوو ئیمکاناتە و میوانەی لەمانش لە دوای بەرنامەکە تەمام بوو حتما و خااتری کەمبوو ئیمکاناتە لە لیمان گۆزارن و تەحملە ئی کەمبوو ئیمکاناتەکەن کاک سەباهیوە بەشە پیجە ڕۆژهەڵات تیVش وەڕێوە بین یەی بەشەتر کە لێرە باسی نەکردیم بەشە فەنیە ئیوە یە جوورێکیش پەیوەندی لەگەردە ئەوان دیرین چجوریە کاروباردان چوونەوە ئیوە چوی بەرنامەی لیکە ڕاستیدە دەستدان لەسەر پیجەکە هیلینەی و استقبالە مردمیش چجوورە ڕاوی ڕاستی بێ بەرنامەکەی جەنابتان کە ئەو شەوەی کە کاتێسی بۆ بڵاوبوونەوە ئێمە یەک دوو سعاتیاوەی کە ئەگەر یا مەجال نەبوو یاگەر بوو هەر دوو ساعت پێ دوای ئەو ئێمە لە پیجەکەی ڕۆژهەڵات تیV داێنین بۆیە من وەکو خۆم کە ئەو پیجەیەکەم وەشمانەوە بەرنامەکان بینم و بۆ ئەوەی کە ببینم خەڵک یا نەزەرێک یا ئەوەی کە پیشنهادێ یا شتێ یا ڕخنە یا شتێ لەسەری بەرنامەکان هاتبێ بەنامی هەنارێکی لەو بەرنامانە بووە بە حکمەوەی کە تا ڕادەیە توانین بڵێن کەمێ لە سیاست دوورە بینەری باشی خۆی تایبەتی خۆی هەیە چونکە بەنامەی هەنار بەنامەیەکی کۆمەڵایەتیە زۆرتر بۆیە بەنامەی هەنار لەو وەڵامیشەوە بە نەزەری من یەکەم بەرنامە بوو لە ڕۆژهەڵات تیV کە بینەری زۆرتری بەخۆ جەزب کرده بوو لەم کۆتایانە کە بەرنامەکان نازانم هۆی چی بوو کەمێ ئاستی چاولێکردنی لەلایەن خەڵکۆ کەمێ نزم بوو واتبووە خوارەوە خۆب ئێمە وە ڕاهنماییکردن لە قسەی لە کاکسەبا لێرە چمانەی نەتیجەگیریەکەمان دروست بێ یعنی های لێرە ئەلان وە تەسەپیمان نەتیجەگیریمان دروستە کە بایەتی لە زیاترە درێژەوە پێ نەیم چون ممکنیشە لێ زیاتر لەدامێ بێم دی هەنارەکە لە میوە دەرسود بوو دە ڕۆبە هەنار پس فکریە بەرنامەتر بکەین و لە فکریە بی من کە وە شیوازی تر و ڕەنگڕوویەک تازەتر و جیاوازتر بایمە خدمەتان و میوانە ئیوەی عزیز بین کۆتایی بەرنامەگەس وەلی ئەڕا هەرکەم لە ئیوەی عزیزیش لە حەد یەکی دوو دقیقە ئەگەر پەیامی ڕووە بینەرەی دیرێن و لە دوایەوە ماڵەوەی بکەین کاکفواد و لەیەوە دەسوەت پەیامێکی تایبەتم نییە بۆ خەڵکی ڕۆژهەڵات فقط ئەوەی کە ئاگادار بن ئەو بەرنامانەی لە ڕۆژهەڵات تیV تۆمار دەکردن پێشکەشیان دەکرێت بە کەمترین ئیمکاناتەوە تەهیاکرێن لە کۆتایی بەرنامەکەشە سپاسیەوە کەم و دەستخۆشی لە هاوڕیانی پەخشەکەم کە هاوکاری یەکەین دەستخۆش کاک سەبا وەڵاوی ڕاستی بە من هیچ پامێکی ئەوتۆم نییە بەڵام جێ خۆیسی زۆر دەستخۆشی و ماندوو نەبوونی لە تۆی بەڕێز و عزیز بکەین و هەروەها بەقی ئەو هاوڕێیانەکە هاوکار بوون لەگەڵم بەرنامەیە و بۆیە هیوادارم هیوای بەردەوام بوونت بۆ خوازم بۆ بەرنامەکانی تر و بتوانی بەرنامەکانی تر وەکو بەرنامەی هەنار و باقی بەرنامەکانی تر کە پێشتریش کردتە هەراوە بەردەوام بیت و
من هیچ قسەیەکمەوە زیاتر نییە زۆر سپاسی جەنابدانەکەم و ماندوونەوە دەستا خۆش بێ دەست خۆش بوو ئەگەر چاوەڕێی بەنامە خاص لە لیمان کردی باید دەرکی سەگەی یەکەم شول بکەی کاکەوی بەگە قسەی ڕۆ بینەرەی لێتان منیش پامێکی تایبەتم نییە لە نوێرایەتی بەش مونتاژەوە هاتم سەرەتا دەستخۆشی لەوانەکەم و ماندوو نەبوونیان لێکەم هەروە لە هەموو هاوڕایەتی ڕۆژهەڵاتیوی و ماندوونەبووین لە جەنابی شتەکە دەست خۆش بوو بینەرەی لازیزمان کۆتایی بەرنامەگەز لە سەرەتای شەو لە خدمەتتان ئەرز کردم کە یا دوایین بەرنامەی هەناربی کە پێشکەشدان بی گشت دووسێل و هاوکارەی لە ئەزیزمان لە هەر کام لە بەشەکان ئێرەنەکە لێرە هەیم ئەو ڕەفیقەی لە کە زەحمەتە دووکۆر کیشان بەشە کامێرامان ئەو دووسێ لە ئەزیزە کە هانە پشت دووربینەکان و زەحمەت کیشن و مەنینەوە پیانوشم بەشە پاشکە نزیکترەکەمانە لێرە بەشە گریم و بەشە مۆنتاژ بەشە ئەرشیڤ و بەشە ماڵی و مدیرە ئەزیزە ڕۆژهەڵات تیڤی کاک ئیدریسە کوڵادووزی کە هەمیشە هاوکارمان بینەوە پشتیوانی لە لیمانکردن و ئیمکاناتی کە توانستیمە ئەویش لە هەد و ئیمکاناتە خۆی کە تاڕێ کە توانستیەوە هاوکارمان بێ تەشەکر لە گشتیان کەم و دوای یانیشە گشتی ئیماوەی فکەم فرەتر لە یەی ساڵە میوانە ماڵی لەدان بیمەوە شەوەی لە جۆمە زەحمەت کیشاینەوە تەحامڵمان کردینە و تماشای بەرنامە کردینەوە ئی بەرنامەوە بەرنامەی خۆدان زانستینە تا قەدردانی لە گشتدان کەم و سپاس لە گشتدان کە هەمکاری بەرنامە بینەوە هەمکاری ئیوە یەسەکە ئەو چەند ساتە نیشتنە پای تەلەڤیزیۆنەوە تماشای بەرنامەکەین و ئەگەر لە شوێنەی لێگەش ڕخنەیەک دوێنین ئاراستەی بەرنامەکەی کەین و کلیکەینە ڕەمەن چاوەڕیمان بین ئەڕا ڕۆژەی لە بانان و شەوەی لە بانان کە لە بەرنامەیەکتر و شیوازی تر پێشکەشە ئیوەی بکەین تا دوایین ڕۆژەی لێ کە دیار نەفێلەن ماڵاوە ئێمە هەمانە وەک پێوی جوابی نەداوەتەوە و نەتوانراوە هەموو ئەو کاست و بەرنامانەی کە تێنێرە بە شێوەی داتابیس بتوانین لە هەر فرسەتێکا کە ویسمان ئیسفادەیان لێ بکەین بە مەحزی ئەوەی کە داوای هەر بەرنمەیەکمان کرد لە ماوەیەکی زۆر کورتا بێتە دەستمان نهاتوەتە دەستمان بەڵام لە هەموو مهمتر ئەوەیە کە ئێمە توانیومانە ئارشیوەکەمان بپارێزین ئەو هەموو ئەو بەرنامە و ئەسناد و ئەوانەی کە تایسە لە ڕۆژهەڵات تیڤی کرا بە تایبەتی دوای 2007 کە ڕۆژهەڵات تیڤی داخراوە و ئارشی و شتەکەی فەوتا لە دەستپێکی نوێی دەست بەکاربوونەوەی ڕۆژهەڵات تیڤی ئێمە توانیمانە ئەو ئارشیوە بە شێوەیەکی باش بپارێزین و بەرپرسانی ئەو بەشەی کە هەتا ئێستا هاتووە کاک ئازادی مەحمودی ئازەر بووە کە بەداخەوە ئێستا سازماندەیی کراو لە سکرتاریەتە دوایە و دادەکەژاڵی ڕەحیمیماندانا بەجێگەی کە ئێستاش بە هۆی مەلاقاتوانۆ نەیتوانی لێرە حزوری بێ بۆیە بەداخەوە نەبوو مساحبەی لەگەڵا بکەین ئێمە بەجێی ئازادی مەحمودی ئازەر کە جیا لەوەی کە ئارشیوی تەلەڤیزیۆنی ئەپاراس و لەم بەشاکاریە کرد بەشی ماڵیشی لە ئەستۆ بوو بۆیە ئێمە مەجبور بین کە کەسێک دابنین بە جێگەی کاک ئازاد کە ئەو کەسەیش کاک سەباحی پورسادقی بوو کە هەم بەشی ماڵیەکەمان پێسپارد هەم بەشی ئارشیوی تەلەڤیزیۆن وەجیا لەوە کاک سەبا بۆ خۆی چەند بەرنمەیەکی تری لە ڕۆژهەڵاتی لە ئەستۆیە پێمان خۆشە لە زمانی خۆیەوە ببیسیم بزانین کاک سەباح کارەکانی چییە لە ڕۆژانە لە ڕۆژهەڵات تیڤی و چ کارێکی بەدەستەوە کاک سەباح ماندوو نەبیۆم کاتەوە باش سەرچاوم بەخێر بێت کاک سەباح دەکرێ باسی ئەو کارانەی خۆتمان بۆ بکەی کە لە ڕۆژە لە ڕۆژهەڵات تیڤی پێوە سەرقاڵی وڵاوی ڕاستی بێ من وە کابراڵێ ئاچە فەڕەنسی ڕۆژهەڵات تیڤیم بۆ ماوەی زیاتر لە 5 ساڵ لە ڕۆژهەڵات تیڤی کارەکەم ئەوەکانی کە 5 پێداوەتە ئەمڕۆکەش هەر جێبەجێم کردە بەڵام ئێستا حاڵ حاضر من لە چنینی بەرنامەکان یان ڕیزی بەرنامەکانی ڕۆژهەڵات تیڤی کارەکەم هەروەها دانانی و بەرنامانەی کە لە ڕۆژهەڵات تیڤی بڵاوێتەوە لە یوتیوب و پەیجەکەی کە لە فەیسبوک هەیە ئەوانشتە دانم کاری مونتاژیش هەر جاروبار یارمەتی بەرادرانی مونتاژیش هەرەکەم لە خوێندنەوەی راپۆرتی کوردی و هەروەها ئەو دیوی هەواڵ هەم بۆ خۆی و باشتر کرد لە ئارشی و ویستێش بەشی ماڵی ڕۆژهەڵات تیڤی هەر هەم کاریش
زۆر باشە کاک سەباح ماندوو نەبی کاک سەباح پێشنیارت چیە بۆ ڕۆژهەڵاتی تیڤی کێشەکەم و کۆڕیەکانتان چییە ڕۆژانەکە لەگەڵی بەرەو ڕوون کار بەگشتی لە ڕۆژهەڵاتی تیڤی چۆن ئەچێتە پێشەوە و چه پرۆژەیەکت هەیە بۆ داهاتوو بۆ ئەم کاناڵ ئایا گەرەکتە ئارشیوەکە هەر بۆ شێوەیە بمێنێتەوە لەگەڵ دادەکەژاڵەیان نەخێر دەتانەوێ بە شێوەیەکی حرفەیی و ئەمڕۆیی بیچنن ئەو داتابەیسەی کە باسم کرد ئەوانە بخەنەوە کار و کاری زۆرتر و جدیتر و چڕوپڕتر بکەن بۆ ئەوەی لە ئارشی و تووشی کێشە نەبین بۆ ئەوەی بتوانین ئەو بەرنامانەی کە تێتە ئێرە بە شێوەیە بچنن کە هەر کات ویستمان دەستی بۆ بەنیا بمانەوێت مەسان لە ڕۆژی مەرگی هونەرمەندێکە فڵان هونەرمەند کە ساڵی 2010 کرا بە ڕاحەتی بێتە دەستمانەوە و لە جیاکردنەوە چنینی بەرنامەکانە تووشی کێشە نەبین وڵاوی ڕاستی بێ من ماوەیەکی زۆر کورتە لەیرە کارەکەم بۆیە بەڕاستیە تا ئەمڕۆ کەش لەیرە کارم کردە داتەکەژۆ کە سەوەکو مەسوولی بەشی ئارشیوە هیچ تەوزیحاتێکی نەداوە لەسەر شێوەی کارکردمان لە ئارشی و چۆن بێ و چی بکەین و چی نەکەین بەڵام وەکو خۆت باست کرد پێویستە نێوگەریەکی تیا بکەین تازەگەریەکی تیا بکەین وەکەوەی کە ئەگەر ئێمە پێویستمان بە کاستێک بوو کە لە ساڵمەرگی هونەرمەندێ بوو یا هەر کارە ساتێکە بوو ئێمە پێشتر بەنامەمان بوو بێ لەسەری بتوانین زۆر بە ئاسانی دەستمان بکەوێت ئەویش بەنامەمان هەیە بۆی و لە ئایندەیەکی زۆر نزیکە مانەوێ هەمووی ئەو کاستانەی کە هەمانە یاداشی بکەین هەمویان بخێنە ناو لیستەوە و هەر کاتێ پێویستمان بێ بتوانین دەستبەسیمان پێوێت زۆر باشە کاک سەباح تۆ پێش لەوەی کە من بێم یام ساحبەکە دەست پێ بکەین وتی ئێوە کۆمەڵێ ڕخنە و کەم و کۆڕیتان هەیە کە من لەبەر دووربینەکە بە شەفافیەتەوە ئەڵێم منیش پێم خۆشە تۆش بە سەراحەتەوە بڵێ ئەو مشکلاتانی کە لە منێوە ئیسا بەرپرسی ئیجرای تەلەڤیزیۆن یا خەڵکانێکی تر کە لێرە هەن زۆر بە سەراحەتەوە باسییان بکەیت باش وەڵاوی ڕاستی بێ کاکی دەزەگەرمە بین لەسەر کەم و کۆڕیەکانی ڕۆژهەڵاتی تیڤی قسە بکەین وڵی پێم وا بێ قسە زۆرە بۆکردن بەڵام کاتەکە پێم وانە ئەوە مەجالەکە ئەوە بێ بتوانین زۆرتر لەسەر شتەکان بدوێن بەڵام کاک سەباحی بەڕێسەتانی وە ڕۆ مەجالێتێ هەر مشکلاتێک هەیە باسی بکە هۆلاوم وەڵا ئەوەی ڕاستی بێ یەکێ لە کێشەکان کە بەڕاستی بەرەوەکی ئەمەیگرتە حاڵ حاضر ئێمە کەسی شارەزا و پسپۆرمان نییە لە هیچ یەک لە بەشەکان کە پسپۆر بێ لەو بوارەدا ئێمە هەروە بێت و هینمان نییە کەسێک نەبووە هەتا ئیمڕۆ بێ ئێمە بە شێوەی ئاکادمی یا ئاموزشێکمان بدات کە مەسەڵەن هەر بەشێک مەسەڵەن تۆ لە مونتاژۆ بگرە کەسێکی وامان نییە ئیسە حاڵ حاضر بتوانێت مونتاژی کاری تەلەڤیزیۆن بەم شێوەیە و بەم شێوەیە دەبێت ئێمە هەتا ئەمڕۆکە بە یەک ڕیتم ڕۆین ئەو ڕیتمیشە بەڕاستی پێویستی بە ئەوە هەیە تۆ لە بەرنامەکانان زۆر جار هەیە پێویستی بە گۆڕانکاری هەیە لە مونتاژ ئێمە هیچ یەک لەو گۆڕانکاریان تا ئیسە نەمانتوانێت بگەین بە حکمیەوەی کە شارەزایەکی ئەوە شارەزایەکی ومان نەبووە لەسەر شێوەی مونتاژکردنی بەرنامەکان بۆ ئێمە بە پێویستە زام دەورەیەکی تایبەت بکرێتەوە بۆ هەموو بەشەکان نەکرد بەشی مونتاژ پێویستی بە کەسی شارەزا و پسپۆر هەیە بێ لەم بوارەدا لەگەڵمانە یا ئەوەی کە دەورەمان بۆ دابنێ یا ئەوەی کە کەسی شارەزا و پسپۆر ئیزافەکەن بە ڕۆژهەڵاتی تیڤی زۆر باشە ماندوو نەبی کاک سەباح دەست خۆش سواس دەکەم ماوە یەدی چی بێستە جاوی ئاشە فرانسەکەی کۆمەڵە ئەی ئاشە فرانسەکەی کۆمەڵە